بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. هەڵمەتەکان چۆن بەڕێوە دەچێن تا چەندە هەرێمی کوردستان قۆناغێکی باشی بڕیوە لە ڕووی ئەوەی کە هەر لایەنە و بە باڵای خۆیدا هەڵدەدات، هەر لایەنە و وەسفی خۆی دەکات، بەرنامە و کارنامەی خۆی دەخاتە ڕوو، خۆشبەختانە بێ ئەوەی هیچ بەرکەوتنێک ڕوو بدات. گفتوگوێن پرس و باسووا بەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بابەکر دڕی ڕۆناک بیر و چاودێری سیاسی. کاک بابەکر سڵاو لێبێ. سڵاو، زۆر سپاس. سەرچاو. مەمنونم. زۆر بەخێر بێی. هەڵمەتەکانی بانگەشە چۆن ئەبینی؟ زۆر باش دەبینم. هەستەکەم میلەتی ئێمە چۆتە قۆناغێکی تازەوە، یعنی هەستا هەستەکەی گەلی ئێمە یاخۆ میلەتی ئێمە میلەتێکی شارستانی بەڕاستی ئەگەر پیاوانەی کە لەگەڵ ساڵی 92 ساڵەکانی دواترە ببوورە، یعنی گۆڕانکارێکی ئەجگار زۆر ڕوویداوە. ئێستا ژاوەژاو نەماوە، جادە کۆنتڕۆڵ نەکراوە بە هاش و هوشی سیارە و پێش بڕکەی سیارەکان و هەڵکردنی عەلەمی جیاواز و جۆرێک لە خەریکم بڵێم ینی قەبیلەگەرایی. ئێستا زۆر مۆدێرن، زۆر شارستانیانە، زۆر عەقڵانی پرۆسەکە بەرەو پێشەوە ڕوات و ئینسان دڵی خۆشە بەوەی کە ئێمەش چونەتە ڕیزی میلەتە پێشکەوتەکانی جیهانەوە کە ئەتوانین پرۆسەیەکی نەرمونیان و ڕێکوپێکی دەنگدان یاخود ئەوە هەڵبژاردن بەڕێوە بەرین. بۆیە من دڵم خۆشەوە هەستەکەم خەڵکیش زۆر لەمە دڵی خۆشە کە بینێت، یعنی ئەو پرۆسەی جاران نەماوە کە ینی جادەکان کۆنتڕۆڵەکرا شەڕ ڕوویەدا ئاژاوە ڕوویەدا. ئێستا هەستەکەی حیزبەکانی دەسەڵات چەندیان ڕسم و تابلۆ لە بازاڕە هەیە، ئۆپۆزیسیۆنیش ئەوەندەی هەیە، ڕسم نادڕێنرێ. زۆر کە من بیستمە ینی ڕسمی کاندیدەکان هی ئۆپۆزیسیۆن بدڕێنرێ لەم تەرەفە لەو تەرەفەی تریش. یعنی بۆیە من هەستەکەم ئێمە خۆشبەختانە چونەتە قۆناغێکی تازەوە. ئەوە من هیوادارم کە ئەو پرۆسەی هەروە بەردەوام بێ و تەسەورەکەم واش بڕات تا میانزەی مانگی داهاتوو. یعنی و بێگومان ئەمەجێ دڵخۆشیە و نیشانەیەکی زیندووە بۆی گەلی ئێمە پێشکەوتووە و بە دڵنیایەوە پرۆسە ناچێتە دوجارێکتر. یعنی ئێمە بەرەو پێشەوە ئەڕۆین، ڕەنگە لە ساڵانی داهاتوو ئەمە باشتریش ڕەنگە بێتە شتێکی ئەلەکترۆنی و بە وڵاتانی پێشکەوت ڕەنگە ئەمەش نەکرا، پێویست بە ئەم ڕسم و شەش نکات. یعنی باشە، پێ دوای ئەمە دەرەنجامی چییە؟ پێم وایە دەرەنجامی ئەوەیە کە نخبەی سیاسی وڵاتی ئێمە بەرەو کامڵبوونە چێ وردە وردە. یعنی ئەم نخبە سیاسیە لە ساڵی 1992 کە بۆتە حاکم لەم وڵاتەدا بە دەسەڵاتدار ئۆپۆزیسیۆنی و هەردووچیان خەریکە تێگەن کە ئەم ژاوەژاوی پێشوو پێویست نەبوو، ئەم قڕەقڕە پێویست نەبوو، ئەمە ڕێگا ڕاستەکەیە و بە دڵنیاییەوە حیزبەکانی دەسەڵاتی سیاسی لە وڵاتێکی تر ئیجتیماعی و پارتی دەورێن زۆر گەورەی لە مۆزوعەدا کە خۆیان سەرمەشقن بۆ ئەوەی کە ئەم پرۆسەی بەم شێوە عەقڵانیە بەڕێگا بڕوە و کە ئەوان واکەن بێگومان ئەحزابی ئۆپۆزیسیۆن ناتوانن وانەکەن، ئەوانیش بە هەمان شێوە واکەن. ئەمە نیشانەیەوەیە کە گەلی ئێمە بەگشتی بە نخبە سیاسەکەی پێشەکەوێ و گەشە ئەکا و چاو لە وڵاتانی ترەکە و تێکەڵبوونی گەلی ئێمە بە میلەتانی تر بە حکوومەتەکانی تر و هەمووشۆی بەردەوامی نخبەی سیاسی وڵاتی ئێمە لەگەڵ وڵاتانی دنیا و تێکەڵ ئاوێتە بوونی لەگەڵ ئەوەدا بێگومان کاریگەری هەیەوە حتمما. یعنی ئەم پێشکەوتانی کە لە دنیادا هەیە کاریگەری بۆ گەلی ئێمەش هەیە، ئەمە جێگات دڵخۆشیە. باشە، ناوڕۆکی پەیامی بانگەشەکان چۆن دەبینی؟ دروشم و پەیامی هێز و لایەنە سیاسیەکان چۆن دەبینی؟ هەر حیزبە باس لە یارەکەی خۆیەکە بێگومان، ئەمە شتێکی ئاساییە. هەر حیزبە باسی بە باڵای یاری خۆیاڵا. بەڵێ بێگومانی ئەمە شتێکی سروشتیە. یعنی وڵاتانی تریش هەروە ئەکەن و ئەمە من بە سروشتیە بینم. ئەوەی کە نەزەریەکەی کاتی خۆم ماوتستۆنگ باسی کردووە لە چین و نەزەرێکی مهمە ئەمڕۆژە لە پرسیارم کردەوە لە ئای یعنی یەکێتی و ناکۆچی یەکگرتوو بین و ناکۆکیش بین. ئەشێ ئەم حیزبانی کوردستان یەکگرتوو بین بەرامبەر بە ناحەزەکان، بەرامبەر بە ناڵم دوژمنەکان، بەرامبەر بە ناحەزەکانمان، بەڵام لە هەمان کاتە ناکۆچی بین. ناکۆچەکەش پێویستە، چونکە خۆ تۆ ئەگەر ئێستا بەسەر یەکێتی و پارتی ناکۆچەکان نەمێنەیە، ئەگەر هەیەە بێگومان هەیەە، بێگومان ناکۆچیان هەیە. ینی ئیتر ئەم وڵاتە پێش ناکەوێت، ئەم وڵاتە نازانێت چی ئەوێ. دیدی یەکێتی بۆ بەغداد جیاواز لە دیدی پارتی بۆ بەغداد، دیدی یەکێتی بۆ ئەنقەرە جیاواز لە دیدی پارتی بۆ ئەنقەرە، دیدی یەکێتی بۆ ئێران جیاواز لە دیدی پارتی بۆ ئێران. من لە مەسائلی ئیقلیمی لە ئاسی جیهانیش بێگومان ناکۆچی هەیە. ئەم ناکۆچیانە سروشتیە بمێنن، بەڵام لە هەمان کاتە پێکەوە بن لە بەغدا، پێکەوە خەباتکەن بۆ مافەکانی گەلی کورد، پێکەوە بن بۆەوەی کە داکۆچی بکەن هەموو ستافەکەی ئێوان پەرلەمانتارەکانن لە بەغدا، پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە مافەکان بەدەست بێن لە بەغدا. ئەمە کاڵێکی گرنگ باسی کەم، ینی کە فرسەتم بێت ئەم لە حەزەی ئەو ڕوونکەمەوە. لە پەرلەمانی بەغا 329 کەسە، ئەم 329 کەسە جگە لە کوردەکان کە لێ دەرکەی، یعنی سێ گروپی تایە. گروپێکیان دۆستی ئەمەن، زۆر دۆستی ئەمەن،
گروپێکیان ناحەزی ئەمەن گروپێکیان ڕساسین خۆڵە مێشین لە بین ناماونەتەوە نازان ناخوا کورد چێوێت چی ناوێت دۆ خزرف بەڵێ ینی بەڕێی من ئەبێ هەوڵ دەین ینی گروپی کوردی یاخود کتلەی فراکسیۆنی کوردی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەساس و پارتی بە ئەساس ئەم دوو حیزبە حیزبی گەورەن لەگەڵ حیزبەکانی تری کە بإصلاح ئۆپۆزیسیۆن ینی ئەوانیش ینی پێکەوە هەوڵدەن کە ئەوانەی کە دۆستن هاوکاریان بکەن و مافەکانی ئێمە تەسبیتکەن لە مەسەلەی پێشمەرگا لە مەسەلەی بودجە لە مەسەلەی موچە لە مەسەلەی ناوچە ناکۆکان لە مەسەلەی کەرکوون هەر مەسەلەیە کە هەیە کە مەسالی استراتیژیە بۆ گەلی ئێمە ئەوە دۆستەکانمان ئەوانەی کە ڕساسین ینی خۆڵەمێشین و خۆیان ساغ نەکردێتەوە قسان لەگەڵا بکرێ ئێمە مافەکانمان چی بەردەوام ینی ئەمانە هەوڵدەن بوان ڕوومکەرەوە کە ئیتر لەناو هۆڵی پەرلەمانە لە دەروی هۆڵی پەرلەمانە لە شوار شوێنەکە بوان بگونجێ بەدڵنیایە و حیزبەکانی کوردستان لە بەغدا ئۆفیسیانەیە و شخصیاتی گەوران لەوێ ئەوانەی کە ناکۆچیشن هەوڵ دەین کە ئیتر ئەگە جەدە لە نەگەڵا کرد جەدە لە نەگەڵا بکەینەوە ئیتر ئیشی ئەمە ئیشی فراکسیۆنی میلەتی ئێمە بە یەکێتی و پارتی حیزبەکان لە بەغا ئەمەیە یعنی لەگەڵ ناحەزەکان سڕاکەین لەگەڵ دۆستەکانمان هاوپەیمانیەکەین لەگەڵ ڕساسەکان وانی کە مووقفیان واضح نییە قسەکەین بۆی مافەکان بەدەستبێنین کاک بابەکرد ینی خاڵێکی گرنگە باس کرد و دیدی یەکێتی جیاوازە بۆ بەغدا لە دیدی پارتی بۆ بەغدا ینی ئەگەر خوێندنەوەیکی بۆ بکەین ینی دیدی یەکێتی وایە ئێمە دەبێت لە بەغدا بین لە بەغدا بەهێز بین هە دروشمەکەشیەوەیە دەنگی هێزی تۆین لە بەغدا ینی مانەوەیە لە بەغدا چەسپاندنی مافەکانمانە لە بەغدا و یەکێتی پێی وایە دەڵێ مێژوو سەلماندوێت تێر کاتێگەمە لە بەغدا بەهێز بوو بین خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان خۆش گوزەراوە ژیانی باشتر بووە پارتی دموکراتی کوردستان ڕەنگە دیدەکەی ڕەنگە جیاوازتر بێ لانی کەم لە پەیامی میدیاییدا ئەگەرچی لە مەرزیواکەدا ڕەنگەوانە بێ لە پەیامی میدیاییدا پێی وایە کە ئێمە هەمیشا بێ نەفەسێ بێڵینەوە بۆ یەرڕەخێک بێ لە بەغدا بینەوە و ئەو وجودەمان لە بەغدا پێویست ناکە حەزەکەم ڕای تۆ بزانم ڕێی من لەگەڵ ڕێی یەکێتیە ینی ئەمە کاتی خۆشی من ڕێی یەکێتیم پێ دروستە ڕێی پارتیم پێ نادروستە بەوازحیمان وتووە من کاتی خۆی لە زمانی ڕفاندۆم کە ڕەنگە خۆش نەبێ سەلەم مناسبە باسی کەینەوە پێ6 بەرنامەم کرد لە تەلەڤیزۆنەکانی کوردستانەوە کە ئەم ڕفاندۆمە نەکەین چونکە هەر وتمان بەوازحی وتمان کە ئێمە ئەکەوین ئەم دوو دیدگا هەیە بۆ کاری سیاسی چەند دیدگایەکی ڕادیکال و شۆڕجەڕانەیە چەند دیدگایەکی ڕیفۆرمیست و نەرمونیانە ئەم دیدگا نەرمونیان و ڕیفۆرمیستان ئیسلاحیە لەگەڵ بەغا بکەیت باشترە بۆ چونکە ئەوە ممکنە ینی تۆ ئەوەی تریان تۆ تەمەڕودمان کردێمە چونە شاخ و فلان ئەومان کرد و ساڵها ئەومان کرد و بێگومان ئێمە بە زروفی دەولی ئێمە توانیمانەوەی بەدەستی بین کە بەدەستمە هێناوە لەبەرەوە مانەوە لەگەڵ بەغا تا ئەو کاتێک کە ممکنە بێگومان ممکنیشە چونکە ئەوانیش خۆ بەغداش یەکدەست نییە وەکو باسم کرد ئەم 329 پەرلەمانتارێکە لە بەغدایەوە ئەوان بوونەتەوە دروستبوونی کابینی سوودانی مالیکی فلان ئەمانە بەشیشان کە کووردە 6 کەسی خۆمانە باشە بەشەکەی تری یەکدەست نین ئەوانیش ئەکرێ خەباتیان تا بکرێ ئەکرێ کاری تا بکرێ ئەکرێ ئێمە هەوڵ دەین ینی ئەم دیدگایی یەکێتی نیشتیمانی کوردستان کە من لێرە ئێڵێم ینی پێم ڕاسترە پێم دروسترە کە ئەم هەوڵ دەین لەگەڵ بەغدا ینی بگەینە دەستکەوتیشمان هەبووە دەستکەوتی گەورە هەبووە لەم فترانەدا ئێمە توانیمە دەستور بنووسینەوە دەستورەکە دەستورێکی باشە کە بە جهودی پەرێزان مام جەلال و کاک مەسعود و کاک نەشوان کاتی خۆی کراوە و دەستورەکە ئێستا هەندێک لە عەرەبە شۆڤێنەکان لێ پەشیمانن کەواتە ئێمە توانین لەگەڵ بەغدا لەباری دەستوریەوە دەستکەوتمان هەبوو لەباری سیاسی و دەستکەوتمان هەبوو لەباری قانونی و ئەتوانین کار بکەین لە بەغدا ئەم دیدگای یەکێتی ئەگەر برادرانی تری پارتیش قبوڵی کە حیزبەکانی کەش قبوڵیکەن ینی هەوڵ دەین ینی چونکە بۆ وەکووتم ینی بەغدا نەبووەوە سنتەرێکی بۆرۆکراتی سنتەرێکی دیکتاتۆری وەکو زمانی سەدام کە ئیتر هەناسە نەدەی لەوێ ئەکرێ ئیش بکەیت و دۆستایەتی هەیە خەڵکەیە لەوێ کوردی خۆشەوێ خەڵکەیە لەوێ ئەوەیە بێگومان خەڵکی شۆڤێنیش هەیە من ئەو دیدگایان پێ باشە و من پێشم وایە برادرانی پارتی ئێستا هەندێکیان جارجارە دێنە پێشەوە و هاوکاری ئەکەن لەگەڵ یەکێتیا بۆ مۆزوعەکە من ئەوم پێ باشە ئەو دیدگایە دروسترە کە ئێمە لەگەڵ بەغدا هاوکار بین درکەوتنەوە لە بەغا و جیاببوونەوە کارێکی قورس نییە هەموو کات توانی بکەی ینی قورس نییەوە باشە کەواتە چۆن ئەم دیدگایە فراوانتر بکرێ بەهێزتر بکرێ بەڕێی من ینی ئەو هەوڵانی کە ینی ئێستا فترەی هەڵبژاردنە ئێستا حاڵی حاضر ینی ناکۆچیەکان یاخۆ بڵێن جەدەلی انتخابات لە بەردەمایە کە ڕەنگە ئێستا ینی هەردوو لا قساکەن ناکۆچەکان بازەکەن دوای هەڵبژاردنەکان ئەکرێ پێکەوە فراکسیۆنی یەکێتی و پارتی پێکەوە هاوکار بن و بەڕێزان لە سەکردایەتی هەردوو حیزب لە بەغدا هەوڵدەن ینی پلتفۆرمێکی ڕوون و واضحیانە بێ بەرامبەر بەغدا
چیمان ئەوێ بالضبط و چیمان ناوێ ئێمە مەسەلەن لە مەسلەی ناوچە جەناکان چیمان ئەوێ لە مەسلەی دەستورە ئێمە لایەنگری ئەوەین کە لە دەستوری عێراقی گۆڕانکاری بکریان نەکرێ هەندێک لە شۆڤێنەکان داواکاری گۆڕانکارین ئەبێ کورد بەڕێ من یەک دەنگ بێ هەردوو لە هیچی و پارتی دڵنیام حیزبەکانی کەشتەی دیانەکەن حیزبەکانی کە بڵێن کۆمەڵە یەکگرتووە فلان ئەوانە کە لە بەغا دەستور بە زەرەدی گەلی ئێمە نەگۆڕێ گۆڕین دەستور بە هەر شوێ بێ بە زیانی گەلی ئێمە تەواو بێ بە بڕای من چونکە دەستورەکە زۆر مەجالی تیا بۆ گەلی ئێمە لە مادەکانی کە مافەکانی گەلی ئێمەی چەسپاندووە هەندێکیانانە لە فدرالی پەژیمانەوە تۆ کە لە فدرالی پەژیمان بوویتەوە ینی بەغدا پەژیماوە ئیتر ئێمە وەزەمان باش دەبێ هەندێک لە محافەزەکانی باشوور و ناوەڕاست نویست داوای فدرالی بکەن وەکو بەسرە ئەوانەی شۆڤێنەکان و ئەوانەی کە بڵین کۆنە بەعسەکان نازانم ئەوانە ئەوان دژ بوون بۆیە بە بڕای من هاوکاریکردنی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی لە دوای هەڵبژاردن لە بەغدا کارێکی گرنگەوە ئەم پرۆسە پێشکەوتنی لە کوردستانە هەیە ئەم حیزبەکانی دەسەڵات و حیزبەکانی کە تەمسیلی ئەەکەنەوە هەنگاوی باش نراوە لەو بارەیەوە هەنگاوی بانراوە ئەمە بەرەو پێشەوە بچێ ینی کێشەی موچە حەل بکەن کێشەی موچە بۆ تا عیبە تا ئەندازەیەک ینی باسکردنی خۆشم برادران باس دەکەن حیزبەکان باس دەکەن کە ئەمە ئەبێ نەمێنێ ئەم مۆزوعەیەکی زۆر ینی پەیوەندی هەیە بە چۆن احترامی خەڵکەوە خەڵک ئەوەنە خواستێکی بەدیهی خواستێکی ڕەوا خواستێکی ڕۆژانە باسێکی موچەی ترەوە لە وڵاتان ئەم شتانە بۆتەوە بۆیە بە تەسەوری من ئەگەر هەردوو لا پێکەوە هاوکار بن دوای هەڵبژاردنەکەەوە فراکسیۆنەکان لێ پێکەوە هاوکار بێ و سەد جەدەلی ئێمە مناقەشەی کورد لەگەڵ بەغدا مناقەشەی ئەساسیە هینا خۆمان سانەویە سەرچی نییە ئەوەی ناخۆمان چێکا کە تۆ جادە کردم من ژێکەم تۆ مەکتەبە کردو ئێمە ژێکین تۆ مەسەلەن ینی پارتی مەسەلەن فلاشتی کردو فەخری پێوە دەستی خۆش بە قەچێکە کردوێتی تۆش بیکە تۆش دەتوانی بیکە ینی بۆ هەردوو لا ممکنە ئەم پێشکەوتن لە کوردستان بەڵێ پێ دەکرێت و ئێستا لە سلێمانی شاسی پێگەی گۆڕانکاری بووە و هەندێک جادەی باش کراوە ئەو کراوە بەداخەوە کاک ڕاکۆ بەداخەوە لە کوردستانە سەرژمێری ورد نییە لە سایتەکان و پێجەکان و بزانین خۆ مەسەلەن چەند کیلۆمەتر جادە لەولا کراوە لە زۆنی زەر چەند کیلۆمەتر لەم لاکراوە چەند خەسخانە لەم لاکراوە چەند لەوێ کراوە ینی تۆ چەند مەسەن تۆ قیاسات پێوەری پێشکەوتن چییە بۆ شارێکی وەکو سلێمانی بۆ شارێکی وەکو هەولێر تۆ بزانی مەسەن چەند کیلۆمەتر جادی زیادی بۆ کراوە چەند وتێلی پێنجە سەریتە چەند وتێلی چوارە سەریتە چەند سویمی پڵ و شوێنی بەلەوانگەیتە ینی مثلا مقیاسات یاخ پێوە بۆ پێشکەوتنی وڵاتێکم شتانەیە خۆ ئەوە بە قسە نییە ینی ئاوەڕۆکەی چۆنە بەڵێ هەموو ئەوانە پێوەرە بڵێ هەمووی پێوەرە هەموو ئەوانە پێوەرە بە تەسەوری من ئەگەر هەردوو لە بە ئەمانە بەوردی پێشکەش بە میلەت بکەن تەسەورەکەم ینی خەڵکی کوردستان ئێستا بەس کێشەی موچەکەیمەوە بە خاتەکەی تری خەڵک کەسەکە گەشەکردن هەیە پێش هەولێر جوانە دۆک جوانە سلێمانی جوانە بەدانی پیابرین بەدانی پیابرین بەڵێ پێشکەوتن بووە پێشکەوتنەکە بۆ هەر لایەکە کردوێتی مای شانازیە و تەسەورەکەم ئێستا هەردوو لە هاتوونە سەر ئەو خەتەی شەقامێک لار جێگەیەک دەکرێتەوە ئینسان وەکو کوردێک دڵی پێخۆشە بێگومان فەرقی چێ بەڵێ بەڵام یەکشتمان لەبیر نەچێت کاک بابکردیانی بەڕای تۆ ڕەوایە ئەمە وەکو هین بینەوە بە چاوی خەڵکی خۆمانە شەقامێک دروست دەکەین ئەوەی کە سەرکۆبێکەس دەڵێ ینی دەڵێ سەیرە ئەمە چ نیشتیمانێکە تۆ وەکو باوکێک وایە جلێک بۆ مناڵەکەی خۆی کرێ بۆ کوڕەکەی خۆی بکرێ بۆ کچەکەی خۆی بکرێ بیداتەوە بە چاویە و لە ڕۆژنامە باسی کا و لە تیڤی بڵێەوە من ئەم جلم بۆ کچەکەی خۆم کڕیەوە ئەمەم بۆ کوڕەکەی خۆم کڕیوە زانی خۆی لە زانی قسەکەی لە سەد دەوڵەت دەوڵەت لە قۆناغی ئینتقالیە دەوڵەت لە قۆناغی ڕاگواستنە جیاواز لە دەوڵەت لە قۆناغی نۆرماڵ و ئەتیادیە ئێمە لە قۆناغی لە انتخابات یاخود هەڵمەتی هەڵبژاردن قۆناغێکی نۆرماڵ نییە تەبیعی نییە لەم قۆناغەدا تەبیعیە لە بەریتانیاش بۆ نمونە کە من فترێک لەوێ ژیاوم و لێژیمی ینی لەوێش حیزبەکان بازەکەڵ کاکە من باج کەمەکەوە تۆ باجەکەم نەکردەوە ئەوەت کرد ینی ئەم منافەسەیە بەڕێی من نۆرماڵ وەریگرین ینی بێ خەڵکی ئێمەش بە ئێمەشەوە بە من و جەنابیشەوە ببوورە ینی ئەبێ ئێمە تێبگەین کە حیزبی سیاسی ئیتر بەرنامەکانی خۆی پێشکەشەکە حەقێتی بەتابەتی لە پرۆسەی هەڵبژاردنە نۆرماڵ ئەم شتە ینی تۆ بڵێ کاکە من ئەمانەم کردو ئیتریش ئەکەم دوای کە نەتکرد خەڵکەکەت گوێ لێ بۆ ئێاتە بە چاوتە و بێت دڵنیاییەوە یەکێتی و پارتی کە دوو حیزبی حاکم لە کوردستانە خەڵک زۆرشتی هاتۆ بە چاویانە کاکە فڵانشتە دووتر نەتکرد ئێستا بۆیە مەسەلەن سەرۆکی یەکێتی ئەڵە کاکە من ئەوەی کە ئەڵێم ئەیکەم برادرانی پارتیڵ ئەوەی کە وتومان ئەیکەین ئەمە جۆرێکە لە نزیکبوون لە خەڵک یعنی تی ئەگەن کە خەڵکی کوردستان چی ئەوێت بەڵێ ئەمە گرنگ باشە کاک بابەکرد دەنی زۆر جار بوون نا سەرۆکی یەکێتی هەر لە یەکەم وتاری لە دەستپێکیان بانگەشەیەشدا
ینی قسەی لەسەر ئەوە کرد کە ئێمە جیاوازیمان نییە لەگەڵ عێراقدا ئێمە تەنانە داوای لە دەنگدەرێ عێراقیەکان نیشکروتی وەرنیۆش دەنگمان پێبن بۆی توانین خزمەتی ناوچەکان بکەین ئێمە پێویستمان بە عێراقا عێراق پێویستی بە ئێمەیە عێراق بەهێز بێ ئێمەش بەهێزین ینی زۆر جار هەندێک لێرە و لێژ وەکو ڕەخنەوە تویانە کاکە لە هەفتەیەکدا 2 ڕۆژ 3 ڕۆژ لە بەغدایە لە کاتێکدا ئەو لەسەر بنەمای و دیدگایی کە مافەکان ئێمە لە بەغداوە بەدەست دێ ئێستا وتارەکانی دەبینی لە هەڵمەتەکانی بانگەشەدا هەندێک جیاوازە بێگومان ئوسلوبەکەی خیتابەکەی ناڕۆکەکەی چۆن دەڕوانی تا ئوسلوب و خیتاب و پەیامەکانی بافڵ تاالبانی من پێم وایە کاک پاڤڵ تاالبانی کەساتێکی تازەیە لە ناو سیاسەتی کوردیە و گرنگە ئەوانەی کە شارەزای مێژوون ینی هەستەکەن کە کەساتی تازە توانێت دەوری زۆر مێژووی ببینێت لە مەسەلەکەدا من پێرار باسم لەوە کرد لە بەرنامەیەک لازم میدیایەکی کوردستان بوو کە کاک پاڤڵ باسی لەوە کردوتی من قبول ناکەم درۆنی وڵاتێ بەسەر مە بخڵێتەوە مفاوەزات بکەم باسم کرد و خەڵکی زۆر بینی ئەمە تەحەدایەکی گەورە بوو ینی بە بڕای من ئەم شێوازە هەم ڕوونی لە قسەکردن هەم قوڵی لە قسەکردن زۆر بەڕێی من زۆر جوان بوو بەڕێی من یانی چونکە قسەیەک هەیە لە سەرکردەکانی شۆڕشی فەڕەنسی باسی کردووە ئەڵێ سێشت پێویستە بۆ سەرکەوتن دانتۆن کە مارکس پێڵێ مامۆستای تاکتیکی شۆڕجەڕانێ مامۆستای مارکس با پێڵێ مارکس کە خۆ لە کەس ڕازی نییە جا دانتۆن ئەڵێ سێشت پێویستە بۆ سەرکەوتن یەکەم جورئەت دووەم جورئەت سێم هەر جورئەت هەرم سێشتە پێویستە جا بەڕێی من هەبوونی جورئەت لە سەرکردەکانی ئەم وڵاتی ئێمەدا زۆر گرنگە چونکە ئەم ڕوونیە مەسەڵەن پێشتر قسەکردن دژی وڵاتێکی وەکو تورکیا لە بەرنامەی تەلەڤیزیۆنیە و جۆرێک بوو لە هین جۆرێک بوو لە ترسان تۆقی هێڵی سوور سامناچی هێڵی سوور ئەمە بەخۆی وای کرد کە خەڵکی کوردستان بزانە بەڵێ خەتێکی نەتەوەیش هەیە خەتێکەیە کە ناترسێ و بڕوای بەوە هەیە کە کوردستان هەرم بەشە نییە سێ بەشی تریشمان هەیە کوردستانی خۆراوەمان هەیە کوردستانی خڕڵاتمان هەیە کوردستانی باکوورمان هەیە ئەم کوردستانانە ڕەبتن و کاک پاڤڵ لە قسەکانی ئەو ڕۆژە لە کەرکووکیش باسی کردووانە ئەمانە ئەمە گۆڕانکارێکی مێژوویە لە ختابی نخبەی سیاسی کوردی نەکە لە ختابی یەکێتی ئەوی کەوت ئێمە دۆستایەتیمان لە ڕۆژاوا هەیە لە باڵێ لە ڕۆژهەڵاتێ هەتاوەکوینێ گوتی ئەگەر هەڵبژارنی سەرتاسەری کوردستانی گەورە بکرێ ئەو کات دەرەکەوێت هێزیەکەمە بەڵێ دا من پێرار ئەو قسەم باس کردیانی من سەرسام بوو من ئەوەی کە ڕاستەکەی بێڕێمی تر مەلام و گرنگ نییە ئەمە چێ و چێنێ من ئەوەی کە تەماشای ساحەی وڵات تابلو وڵاتەکەکەم یانی ئەگەر کەسێک شتی باشکە باسێکم خراپیشکە باسێکم ینی لەبەرەوە بەڕێی من ئەمە گۆڕانکارێکی باشە و گۆڕانکارێکی پۆزتیفە لە ناو مەیدانی سیاسی کوردیا و من ئومێد ئەەکەم کە زۆر بەرەو باشە بڕوە و خەڵکی کوردستان کۆبێتەوە و تێبگا کە ئێمە پۆڵایەکی استراتیژیمان هەیە کە بریتیە لە کوردستانی گەورە ئەم کوردستانی گەورەیە ئیشی بۆ کراوەوە ئەم چالنج و تەحەدای کە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کردی پێرار و ئەم ساڵ ئەوانە لە خۆرئاوا ملیان نەدا و خۆرئاوا ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان نەبوایە و هەندێک پشتیوانی نەبووە ڕنگ بوو ئێستا نەبووایە و ڕەنگە ئێمە هەست بە شتەکان ناکەین یعنی ئێمە وەکو جەماوەر وەکو ڕۆشنبیر فڵان ئێمەگەمە لە زۆر شت نییە بەڵام زۆرشتی کە لە پشتەوە گوزارێ ڕەنگە یەکێتی باجیشی داوە مەتاردا خەن فڵانەکەم باجی دراوە ینی بەڵام ئەم باجانە پێویستە یخۆ ناکرێت تۆ تەحەدا بکەیت و چاوەڕێ بکەیت کە بەرامبەرەکەت قسە نەکە بەرامبەرەکەش وڵاتی گەورەیە بەڵام ئەم چالێنجانە ئەم تەحەدانە وردە مێژووا دروستە بێ مێژوو پرۆسەی مێژووی بەم شێوەیە کە تۆ لە نقطەیەکە ئاڵێ کاکە منەوە قبول ناکەم خۆ بەرامبەرەکەت چی لێکە خۆ 6 ملیۆن کەس ناکوژێ بڵێ لەبەرەوە بەڕێی من باش ئەچێتە پێشەوە پرۆسەکە ئەوە من دەستخۆشیەکەم لەو کارانە لە هەر شوێنە لەو لاشکە کاری باشەکەن مەسەرەن من دەستخۆشیەکەم لە برادرانی پارتی لە هەر شوێنەکە هەر کەسێک قسێکی باش بکە ئەبێ ئێمە تێی دیکەین یعنی بەدەر لە هەستی حیزبی بەدەر لە هەستی تەکەتوری بەدەر لە وەک نەتەوە وەک ملت ئێمە پێویستە کەسایەتیەکانمان قسەیەکی باش دەکەن پشتیوانیان بکەین کەسایەتەکانمان قسەی خراپ بکەن پێیان بڵین و لە شوێنێکە غەڵەتێکی باسیکە لە شوێنێکە قسەیەکی باشێ باسیکەین خۆ ناکرێ ئێمە هەر ڕەخنە بگرین نەخێر ڕەخنەگرتن نیە ئەمە ئێمە سیستمێکی خراپەکە لە وڵاتە دو قسە لەسەر ئەوانە چیە کە هەر ڕەخنە دەگرن لە بەغدا دەستنە بەغداش هەر بۆی ڕەخنە بگرن لێرە هەر ڕەخنە دەگرن ناکەینە هیچوە پێم باش نیە پێم وایە بیوەستێنن ینی باشەکان ببین و کەم کوڕەکانیش ببینن یعنی تۆ ناکرێ ئەزانی ئەنی لە مەجای ئەدەبیاتیشە بۆ نمونە کە تەماشای ئەدەبیاتکەی مەسەن کەسێک ڕەخنە لە ڕۆمانێکەگرێ بێت تۆ لایەنە باشەکانیش ببینی لایەنە کەم کوڕەکەش ببینی سیاسەتیش ئەینە ئەدەبیات وایە تۆ دوو باشە بەشێکی پۆزتیفە
بەشێکیشتی باشە وەکو باسم کرێسە لە پرۆسی مێژوویەکە لە پرۆسەنەتەوەیەکە ئێمە کەساتێکی تازەمان هەیە لێکێتنی نیشتمانەکە کە بە ئیشەکانی خۆی بکە فرسەت دەن بە ئیش بکە با پشتی بگرن پشتی بگیرێ خەیچێکە ینی با ئەو خەڵکی وڵاتەکە حیزبەکەی خۆی پشتی بگرن تەجروبەیەکی تازەیە بژێتە پێشەوە و دڵنیام ئەمە تا ئێستا باش هاتووە و دڵنیام تەسەوەری من وەکو دیدگان بۆ مێژووە ئەبینم کە ئەمە بەرەو باشە ئەچێ و وڵاتیم بەرەو پێشەوە ئەچێ و ئەم وەکو باسم کرد نظرەکەی ماوەتی سۆنگ ینی هەم یەکگرتووی هەم ناکۆچی ناکۆچەکانی ژەکەین یەکگرتووەکە ژەکەین لە بەغا یەکگرتووە بین بەڵێ یەکگرتووە بین لە ناخۆشمان ناکۆچەکانەکەین بەشکم ناکۆچەکان بە شێوەیەکی ئوسوڵی وەک وڵاتانی تری پێشکەوت زۆر بەڕێز کاک بابەکە دڕی ڕووناک بیر و چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن بەخێرات سەرچاو